20 ساڵ بەسەر سەرهەڵدانی گەل لە قامیشلۆدا تێدەپەڕێت. لە کاتێکدا زوڵم و زۆردارەکانی ڕژێمی سووریا گەیشتو بۆ لووتکە و گەلی کورد لە ڕۆژاوای کوردستان بێبەش کرابوو لە هەموو مافەکانی بە بەردەوام هەوڵی لە ناوبردنی دەدرا. لەلایەکی دیکەشەوە سیاسەتی تعریبی بەسەردا جێبەجێ دەکرا و تەنانەت ناسنامەشیان پێ نەدەدرا. 20 ساڵ پێش ئێستا گەل هاواری ئازادی کرد و سەرهەڵدانی ئەنجامدا. ئەم سەرهەڵدانش بوو بە هەوێنی جێبەجێکردنی سیستەمی کۆنفدرالیزمی دیموکراتی و پێکەوە ژیانی گەلان لە ناوچەکەدا. لە 12 ئاداری ساڵی 2004 لە کاتی یاریەکی تۆپی پێدا دوای ئەوەی تیپی کوردان سەرکەوتنیان بەسەر تیپی عەرەب و ڕژێمدا بەدەستێنا، یاریگاکە بوو بە مەیدانی شەڕ و لە ئەنجامی هێرشێکی درندانەدا زیاتر لە 100 کەس کە زۆرینەیان کورد بوون شەهید بوون. ئەم ڕووداوە بوو بە دەستپێکی سەرهەڵدانی گەل لە تەواوی ڕۆژاوای کوردستان و پەتی ستەمیان پچڕاند. بۆ بەدەستێنانی مافەکانیان هەنگاوێکی گەورەیان ناو دەستیان گر بەسەر دامەزراوەکانی ڕژێمدا. لە ئەنجامی ئەوەشدا سیستەمی کۆنفدرالیزمی دیموکراتیک کە لەلایەن ڕێبەری گەلی کورد عەبدوڵڵا ئەوجەلانەوە ئافرێنراوە بوو بە سیستەمی بەڕێوەبردن و پێکەوەژیانی گەلان و بەدەستێنانی هەموو مافەکانی گەل و ئاینەکانی ناوچەکە کە تا ئەمڕۆژ بە گرنگترین و سەرکەوتوترین سیستەمی ژیانی دادەنرێت. ئافراندنی سیستەمی کۆنفدرالیزمی دیموکراتیک دوای ئەو سەرهەڵدانە و هەنگاونان بۆ ئازادی لە هەموو بوارەکانی پەروەردە، سەربازی، ڕێخستنی هونەری، کۆمەڵایەتی و هەموو کایەکانی دیکەی ژیاندا لە چوارچێوەی سیستەمی کۆنفدرالیزمی دیموکراتیکدا گەل خۆی بە ڕێخستن کرد و شەوەزەنگی زوڵمیان کرد بە ڕۆژ و ڕووناکی تەواوی ڕۆژاوای کوردستانی گرتەوە. دەرەنجامەکانی ئەم سەرهەڵدانە گەلی گەیان بە بڕیارێک کە خۆی بەڕێوە ببات. بۆیە لەدەی تشرینی یەکەمی ساڵی 2013 بە بەشداری پێکاتەکانی کورد، عەرەب، چەچەن و کریستیانیەکان کۆبوونەوەیەکیان بۆ دروستکردنی خۆبەڕێوەبەریەک ئەنجامدا و گەشتن بە بڕیاری پێکهێنانی خۆبەڕێوەبەری باکوور و ڕۆژهەڵاتی سووریا و لە سەرەتادا لە 82 ئەندامی ئەو پێکاتانە پێک دێت. بۆ لەمەودا لە جیاتی حکوومەتی ڕژێم گەل بوو بە خاوەنی بڕیار و لە چوارچێوەی ئەنجومەنەکانی دابڕیاری خۆیدا هەر بۆ جاری یەکەم لە مێژوودا کورد بوو بە خاوەنی دەستوری کۆمەڵایەتی خۆی. لەگەڵ ئەوەشدا لە پارچەکانی دیکەی کوردستانەوە چاوەکان لەسەر ئەو سەرکەوتنە مێژووی گەلی ڕۆژاوان و چاوەڕێی سەرکەوتنی گەورەی لێ دەکرێت. بەشی هێزی سەربازی و خۆپاراستنی ئەم خۆبەڕێوەبەریە توانیان داستانی نەبیستراو بنووسنەوە بەدەستی کیژ و لاوە شەڕوانەکان بەسەر یەکێک لە درندەترین چەتەکانی سەردەمدا داعش سەر بکەون و ئارامی بگەڕێننەوە بۆ ناوچەکە و هەموو جیهان. پێ بەپێی لەگەڵ هەموو گۆڕانکاریەکان ئاوەدانی و بودنیانانەوەی ژێرخان و سەرخانی ڕۆژاوای کوردستان دەستی پێکرد و خوێندنگا و زانکۆ و دامەزراوە فەرمیەکان دروست کران. بینا و باڵەخانە و شەقام و باخ و پارکەکان دروست کرانەوە و سەوز کران. هاوکات کەرتی ئابووری و پیشەسازی و نەوت گەشەی کرد. کشت و کاڵ کەی هێزی بزوێنەری ئابووری ڕۆژاوای کوردستانە بە شێوەیەکی چالاک دەستی پێکرد و گوند و زەویە کشت و کاڵیە بەپیتەکان بوونە سەرچاوی بازاری ڕۆژاوای کوردستان و سووریا بەگشتی. شان بەشانی ئەوەش گرنگیدان بە ئاژەڵداری زیاتر پەرەیسەند و گرنگی پێدرا. وەبەرهێنان لە کەرتی نەودیشدا و خەرجکردنەوەی داهاتەکەی لە خزمەتی گەل و ئاوەدانکردنەوەی شار و شارۆچکەکان و گوندەکان یەکێکی تر بوو لە دەستکەوتە گرنگەکانی سیستەمەکە. هەموو ئەمانە دەستکەوتی ڕاپەڕینەکەی 12 ئاداری ساڵی 2004 بوو کە بوو بە بناغەی هێنانەدی سیستەمێکی خۆبەڕێوەبەری خزمەتکار و کوردستانێکی دیموکراتیکی ئاوەدان کە ئێستا لەسەر شاڕی گەشەکردندایە لە هەموو بوارەکاندا ئەگەر داگیرکاری و گەلە کۆمەی چواردەور بهێڵێت. لە لایەکی دیکەوە دەوڵەتی داگیرکەری تورک و پاڵپشتی چەتەکانی داعش وەک ئەوەی کە بەردەوام هەموو هەوڵی خۆی بەگەڕ خست بۆ لە ناوبردننی کوردان چاوی بەو سەرکەوتنانە هەڵ نایەت و هەموو ڕۆژێک بەردومانی ناوچە مەدەنی و دامەزراوە خزمەتگوزاری و ژێرخانە ئابووریەکانی ناوچەکە دەکات و هەر یەک لە کانتۆنی عەفرین و سەرەکانی و گرێسپی داگیر کردووە و بانگەشەی داگیرکردنی تەواوی ناوچەکە دەکات.